فڕۆکەخانەی سلێمانی لە سەرەتاوە هەوڵی داوە ئەم بەشی کەژناسیە بەهێزکە بە پێگەیاندنی ژمارەیە کارمەندی ڕاهێنراو لە دەرەوەی عێراق و هەڵگری بڕوانامەی باوەڕ پێکراون. ئێستا لە فڕۆکەخانە پەیمانگایەکی فڕۆکەوانی هەیە کە ئێمە ڕاهێنان بە هەموو کارمەندانی فڕۆکەخانە ئەکەین لە هەموو بوارەکاندا، بەڵام سێکتەرێکی تایبەت هەیە لە فڕۆکەخانە کە کەژناسی فڕۆکەوانیە پێویستمان بەوەیە ئەم سنتەر ئەم بەشە فراوانکەین و بەهێزیکەین. بۆیە ئێمە هەوڵمان داوە پێداویستەکانی بۆ دابین بکەین، بڕوانامەکانی بۆ پەسەندکەین لەلایەن هەیە ئامەی ئەنوای جەوی عێراقیەوە بۆ ئەوەی بتوانین بە پێی یاسا سنتەرێک بکەینەوە، پێی بڵێن سنتەری تەدریب یاخو سنتەری ڕاهێنان بۆ کەژناسی، چونکو ئەمە دەستپێکی تازەیە لە هەرێمی کوردستان و عێراق کە فڕۆکەخانەیەک بتوانێت سنتەرێکی ڕاهێنان بۆ بەشی کەژناسی بکاتەوە کە ئەمە پاڵپشت ئەبێ بۆ کەژناسی لە هەرێمی کوردستانە، وەکو وەزارەتی گواستەوە گەیاندن کەژناسی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان، کەرکووشی خۆشەویست و هەولێر و دوهۆک و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و هەموو بەشەکانی تر و هەروەها بەشێکی گرنگ ئەبێ لە دەستەی گشتی ئەنوای جەوی عێراقی کە بەڕاستی ئێمە سوپاسیانەکەین کە بەدەنگمانەوە هاتوون کە ئەمە سنتەرێکە بە پێی یاسا ئەکرێتەوە وەک پێگەیشی گرنگە بۆ فڕۆکەخانەی سلێمانی و فڕۆکەوانی ئایندەی هەرێمی کوردستان. وە کارمەندامان ئێستا ئامادەیە بۆ دەستپێکردن بەکردنەوەی خولی ڕاهێنان لە بوارەکانی کەژناسی فڕۆکەوانی و کەژناسی گشتی کە کەژناسی ئێستا بوارێکی گرنگە لە بابەتی بیئا، لە بابەتی پرۆژەکانە، لە بابەتی هەموو شتێکە، لە بابەتی سەربازیە کە چۆتە هەموو بوارەکانی ژیانی کۆمەلگاوە. هیوادارین ئەم سنتەرە لە ئایندەیەکی نزیکدا ببێ بە سنتەرێکی گشتگیر بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان سوودی لێوەرگرێ وەکو وڵاتانی.